بسم الله الرحمن الرحيم وبناوی خوای بەخشندە و میێرەبان سڵاوتان لێ بێ بینەران و بیسەرانی کاناڵی ئاسمانی پەیام. من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ لە شاری هەولێر بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. کەوتوونەتە نێو وەرزی پاییز و گەڵاکان وردە وردە هەڵدەوەرێت و فێری کۆمەڵێوانە و دەرسی زۆر تایبەتمان دەکات. وەرزی پاییزە وەرزەیە کە لە کوردستان بە وەرزێکی تایبەت دەناسرێتەوە، ئەویش هەڵوەرینی گەڵاکان و نووسینی شعرەکانە. هەرتی شاعیرە لە هەرێمی کوردستان ژیاوە شعرێکی لەسەر پاییسەیە. بەناوباکترینی شانەوەیە کە دەڵێ پاییز پاییز بووکی سپرزەرد من ما تۆزیز هەردوو هاودەرد. ئەم شاعیرە و چەندین شاعیرانی تر شعریان لەسەر وەرزی پاییز نووسیوە و وەرزی پاییز ئەو وەرزەیە کە هەر کاتێک ئەم وەرزەیەدا دێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەرێکی لە پەڕەی تایبەتی فەیسبووکی خۆی یان تەواوی سۆشیال میدیاکان دەدینی پۆست و نەشری دەبێت لەسەر وەرزی پاییز. بۆ ئەمڕۆ بە پێویستم زانی بچم لەگەڵ هاوڵاتیان ئەوە تاوتوێ بکەم من ئاخۆ بزانینەوان چۆن دەڕوانە پاییز و پاییز چی دەگەێنە لایەوان، ئاخۆ جیاوازیە وەرزەیە لەگەڵ وەرزەکانی ترسیە. باسکردن لە وەرزی پاییز تەوەری ئەم جارەی بەرنامەی پەیامی تۆ دەبێت ئێوەش ببینین بزانین ئاخۆ هاوڵاتیان وەرزی پاییزیان پێچۆنە و تا چەند دڵخۆشن بە وەرزی پاییز. بەشێک لەو ڕاوسەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر بۆ ئێوە دەگوازمەوە، ئێوەش بینەر و بیسەرمان بن. کاتی وەرزی پاییزی هەستێکی چۆنە هەیە؟ وەرزی پاییزە لای من تایبەتمەندیەکی زۆری هەیە. بخۆم پاییزم زۆر خۆش دەوێتم. پاییز خۆشە، وەرزێکی زۆر زۆر جوانە. پاییز لای تۆ چی دەگەێن؟ وەرزی پاییز پڕە لە جوانی کەوتنە پێناو هەستانەوە. بەڕێی من پاییز دەمانگەیتە و قەناعەتەیەکەوە هەموو شتە کۆتایی دێتن. کۆتایی مرۆڤایەتیش نییە، بەڵکو سەر لە نوێ دایک بوونەوەی وەچەکانە و هاتنەوە دنیاە. پاییز لای تۆ چیە گەێنێ؟ کاتی وەرزی پاییزی هەستێکی چۆنە هەیە؟ بێگومان وەرزی پاییز بەوە ناسراوە کە وەرزێکی تایبەتە لە چاوەرزەکانی تر. بەخێر بێن، وەڵام من وەکو خۆم لە ناو وەرزەکان ینی وەرزی پاییزە لای من تایبەتمەندیەکی زۆری هەیە، لە هەموو وەرزەکان زیاتر پێم خۆشە بە حکمەوەی کەوا کەشوهەوا گۆڕانکاری بەسەرایەتوانە. وەکو لایەنی دینیەکەش ئەگەر بیری لێ بکەیتەوە کاتێککە تۆ بەناو شوێنێکا کەوا دار و درەختی لێبینی گەڵاکان هەمویانە وەرن، یعنی تۆ ئەوە ئاماژەیەکە بۆەوەکەوە خی گەورە چۆن ئینسانەکانی دروست کردووە بەو شێوازشکەوە ئەو گەڵایانە لە درەختەکانە وەرنووە کەونە سەرزەوی بەو شێوازی تەمەنی ئینسانەکان کۆتایی پێ. بۆیە پێویستە هەموو ئینسانێ لەسەر ئەم زەویە کە ئەژی بزانێ هەدەفی ئەساسی چییە لە ژیان. ئایا بەس بۆ دروست بووە کەوا لەسەر ئەو زەوێ بێت و بڕوانە؟ طبعاً بۆ ئەوە نییە، بۆ ئەوەیەکەوە بەڕای من کەوا ئەو هینەی کە خی گەورە بۆی داناوە کەوا عەبدایەتیکردنی خی گەورەیە و لە هەمان کاتشا ڕێگەی ڕاستکە ڕێی ئیسلامە، ئەو ڕێگەیە بگرێت دڵنیام و ئینسانە سەرکەوتووە بێ و دیمەنەکانی پاییز لە لای بەرزەن خوێنرێت کاتێ بین. لە وەرزی پاییزە مردن و ژیانەوەت بەبیردێتەوە، ینی ئەم گەڵایەت چەند جوانە، جوانیە بەخشێ کەشوهەوایەکی باش ئەخڵقێنە لە کاتێکا کۆتایی دێ. تۆ پێ دوای تەمەنی مرۆڤی ژۆک و گەڵاکانی پاییز هەڵەوەرێن ڕۆژەدا بێت بەتەئکید، یعنی ئەوە نیشانەیەکە لە نیشانەکانی خی گەورەکەوا بە واقعی پیشانی ئێمەیەدا پێمانەڵێ ئەی ئینسان تۆ بۆ شێوازەك وەکو درەختەکان گەڵاکانە وەرێن، ئەو تۆش تەمەنی تۆش ڕۆژێک دێداها ئەوەرێت و کۆتایی پێدێ. بۆیە هەموو ئینسانێک پێویستە لە ژیانە بە هەدەف و ئامانجێکەوە بژی و هەوڵی بۆ بدا بۆی پێی بگات، ئەگەرنا پێشەوەی کار لە کار بترازێ وەکو درەختێک گەڵاوەرینی بەسەرابێت و تەمەنی کۆتایی بزانین ئەو چۆن وەسفی پاییزمانەکات و دەگەڕێمەوە لای تۆ. تۆ چۆن ئەڕوانیتە وەرزی پاییز؟ وەرزی پاییز لای تۆ چۆنێکە؟ طبعا
وەرزی پاییز هەر ئەو شتانەیە کە مامۆستا ئەحمەد بۆ من باسی کرد بۆ ئێوەش باسی کرد من پێم خۆشە لێرە شارەت بەوە بدەم کە وەرزی پاییز وەرزەکە کە تۆ لە گەرمایەکی زۆر بەرەو سەرما و دەستپێکی سەرما دەڕۆی دوای لێرە شتەکە مامۆستا ئەحمەدیش ئیشارەتی پێدا ئەوەیە کە گەڵاکان دەوەرێ دارەکان وشک دەبن دارەکان وەکو مردووی لێدێت ئێمە هەمان شت لە قورئان باس کراوە کە تۆ ڕۆژێک دەمری دوای ماوەکی تر ماوەکە خوا دەزانی چەندە تۆ زیندوو دەبیەوە هەمان شت ئەتۆ لە تەبیعەت و لە سروش دەبینیەوە باشە مامۆستا خۆت لەگەڵ وەرزی پاییزە چۆنی وێنەت گرتووە لە وەرزی پاییز و لە هەڵوەرینەکە پاییزە بەڕاستی چکە ئەوەندە گەرما لێرە زۆرە هەرکە بگاتە مانگیدا حەزەکەم یەکسەر وەرزی پاییز وەکو هاوڕێکەت وەکو مامۆستای هاوڕێت لای تۆش وەرزێکی تایبەت و حەزی پێ دەکەیت بەزەوەکەی زۆر خۆشە نەساردا نەگەرمە ئەتۆ مرتاحی بەڕاستی پاییز فەسێکی خودداییە کە دەختە کە گەڵەکان هەردەورن ئینسانیش وەکو ئەم گەڵان دەبی تەندروستی خۆی سەعاتی خۆی ژیانێکی بەختەوەر دەست پێ بکاتەوە گۆڕانکاری بخۆی بکە ئینسانی تێگەیشت و ڕۆشنبیری هەموو دایم دەبی گۆڕانکاری لە ژیانی خۆی بکە هەر هەموو کاتێک شەوێ دەنووی مەسەن بەڕۆژ غەڵەتەکان لەگەڵ هاوڕێکان چۆن لەگە داکوباب چۆن لەگەر هاوڕێت چۆن لەگە نیشتیمان دەبی بە جوانترین شێوە مامەلە بکە ئینسان پێویست دەکە هەموو ڕۆژە گۆڕانکاری بەسەر خۆیدا بکە لەو وەرزی پاییز بەڕای تو وەرزی گۆڕانکاری پێویست ئینسان گۆڕانکاری لە خۆیان بکە پاییز وەرزێکە مەسەلەن ئینسان وەکو ئەو گەڵایە دەبی گۆڕانکاری لە ژیانی خۆی بکە یعنی کاب و غەم و ناخۆشیە ئیرادەی بەقوت بی لە دوا ڕۆژ خۆی بکاتەوە بیدەوەی بکاتە سەو دنیای دوای چێوە دەڕوای ئیسقامەکی بەخۆی یەکەم نابی خوای لە بیرکە دەبی ئیرادەشی بەقوت تێبی کۆڵ نەدە لە ژیان ئەو ئینسانە مەسەن ئەو هەموو وەزبەوە شەیتانیە ئەوە لە قەلبی نامینێ ئینسانەشی بەختەوەر دەبی تێگۆشی دەبی یان ئەوانەی بەختەوەر نینیان غەمۆشی و پەژاریان دایم کتای بخینەوە ڕۆشن بینن شتی بینن بیرکەنەوە مەسەن کو دارێک کە ئاوا سەی دەکەی بە جوانی و ئاوە لەبووی ئەو دەختە و دارە چۆن جوان دەبی ئینسان ئەگە بە جوانی بیرکاتەوە جوان تێدەگا جوان تەکەفل دەکا بەس ئەگە شتەکان بە ناشرینی بینی بە سەقەتی بینی مەسەن هاوڕێک غەڵەتێکەکە چۆن بی لەس ئەو غەڵەتێ بکەی و دایم بی لەسێ ئەم غەڵەتە گەورە دەبی ئەگە بە ئیحتیادی و بە سەهلی وەگری دەڕوە بە جوانی بی لێ بکەوە بە خۆی شتەکە جوان لە بۆ دێ بەس کۆمەلگا ئێمە زۆر بیرکردنەوە سەتانوهەتی ئینسانە مەسەن ئەتو بیرکردنەوە بە غەڵەتی سەقەت بیر دەکەیتەوە شتەکە هەمووی تێگەچێ بەڵام بیرکردنەوە جوان بە شتەکان بەخۆی جوان دەبی هەموو شتێک بە جوانی جوانە هەموو شتێک بیرکردنەوەی جوانی لە بۆ بکەی ئەو شتە جوان دەبێت چاو بەگشتی وەرزی پاییز لای تۆ چۆنە و تا چەند وەرزی پاییزە خۆش دەوێت وەرزی پاییزم خۆش دەوێت وەرزێکی فەسی خودای وەرزێکە ئینسانەکان دەبی گۆڕانکاری لە ژیانی خۆیان بکەن بەداخۆ هەندێک کەس لە وەرزی پاییز باڵە تێگەشتنە وازان وەرزی پاییز ئەو گڵایە وەری تەواو ئیتر ژینگە ناشرین دەبێ بە پێچوانەوە وەرزی پاییز پڕە لە جوانی کەوتنە پێناو هەستانەوەیکی نییە یعنی ئەو گەڵایە دەمرن بە شێوەیەکی جوانتر دەدەکەون واتە مەرج نییە تۆ ئەبینی بەداخۆ هەندێک کەس ئەبین ئەو گڵایە ئەوەرێ پاکیە کاتۆ یعنی ئەندازیاری پاکردنەوەیە یانە خزمەت گوزاریانەیە پاکێکەکەن بالعکس بی لە ئەو گڵایە ببینی بە جوانی ڕەنگە ئێمە بیر لەوە بکەینەوە بۆچی هەڵدەوەرێت و بۆچی کۆتایی دێ بەڕای تۆ چۆن لە پاییز گەیشتووی یعنی چۆن هەستانەوە ینی کەوتنێک لە پێناو هەستانەوە مەبەستە چیە لەم قسەیە واتە تۆ مرۆڤ یعنی نابێ ئەبێ ئومێد بەخش بێ یعنی تۆیسە ئەبێنی هەندێک کەس لە گیان خۆی بێزارە مەسەلەن لەم ژیانناڵێن بالعکس ئەو خەمانە بوەرێنە بە شێوەیەکی تر دەرکەوە هەڵکەوە پاییز هەروەوەتە ئەوەمە پێگەێنێ ئەبێ مرۆڤ ئومێدی هەبێ بە ژیانە هیوادارین ئێمەش ئەم پاییزە وەک چۆن دڵاکان دەوەرن نەهامەتەکانمانیش بۆرن یعنی بە شێوەیەکی جوانتر دەرکەوین بەخۆم پاییزم زۆر خۆش دەوێتم چکە بەخۆم تێدا لەگەڵ هەیە بەخۆم تێدا لەدایک بوویمە و زۆریشم حەز لە هەناریە هەناری وەرزی پاییزە بەڕێی من پاییز دەمانگەیتە ئەو قەناعەتەیەکەوە
هەموو شتە کۆتایی دێتن ینی پێویست ناکە ئینسان خەمی لێ شتێکی بخواتن وەرزی کۆتایی بوونی مەسەلەن گەڵا بەو هەموو جوانیەوە ئەو هەموو فەسڵی دەڕاتن ئەو هەموو بەو هەموو نوعی پێدەگاتن کەچی لە کۆتاییەکەی هەڵدەورێتن کۆتایی پێدێتن و هەم وەرزی نوێبوونەوەشە دووبارە وەرزی خۆ دروستکردنەوەیە گرنگە ئێمە لە ژیانی ژوا بیر بکەینەوە ڕۆژێک لە ڕۆژان و خەمەی ئێستا هەمانە کۆتایی دێ کۆتایی دێ هەر دەڕاتن یعنی ئەو فەلسەفەیەمان پێ دەڵێ کە ڕۆژێک دادێ ناخۆشیەکان کۆتایی دێ فإن مع العسر يسرا لە دوام و ناخۆشیێک خۆشی دێتن خۆشی دێ ئەنی لە پاییزەوە فێر دەبین لە پاییزەوە ئەوی فێر دەبین باشە هیچ کاتێک بووە لە دیار گەڵای دارێک دانیشی لە پاییزە کاڵ دەوەرێ بیری لێ بکەیتەوە یاخود کە بەڵکەکان ئاوا کە تۆ بیر لەو قورآن کە لە دیاردانە نیشتیمە قەڵی دەدانە نیشتی باشە دەسمە لای ئەو هاوڕێت بزانین ئەو پاییز لای تۆ چی دەگەێنێ و چۆن دەڕوانیتە پاییز بەگشتی بەگشتێر وەکو کاکیبراهیم باسی کرد پاییز هەر ئەو نوێبوونەوەیە کە پێمان دەڵێ بەشەر هەر چەندیش بژی لە کۆتاییدا لە شوێنێک لە وێزگەک لە وێزگەکانی یان لە قۆناغەکانی ژیانی ئێدی بەرەو کۆتایی دەڕوات و بەرەو ئاخرەت دەڕوا و هەروەها ئەوەشمان تێدەگەینێ کە کۆتایی مرۆڤاتیش نییە بەڵکو سەر لە نوێ دایک بوونەوەی وەچەکانە و هاتنەوە دنیاە یعنی بەردەوامبوونی مرۆڤاتیە یعنی تۆ مردن و پاییز بەیەکەوە دەبەستێەوە هەم مردن و پاییز هەمیش بەردەوامبوونی مرۆڤاتی بەردەوامبوونی ژیان بزڵبت ئەومان پێ دەگەێنێ کە ئینسان لە دوای مردنیش دووبارە دەژێتەوە و زیندوو دەکرێتەوە لێ پرسیینەوەی لەسەرەکرێت بێگومان باشە وەرزی پاییز لای تۆ بەگشتی وەرزێکی چۆنە بەگشتی وەرزێکە ئێدێ خۆشت دەوێت بێگومان و زۆرترین ئەو شاعرانەشی دەخوێنمەوە لێکچوانێکی جوانیان لەگەڵ پاییز کردووە شاعیران زۆر شاعریان بەسەر پاییزەکەمان بێگومان ئینسان بەلای کەمە تۆزێک دلی خۆش دەبی ئەتوانی بستە دەرەوە ئەبینە عالم بە سەفرە ئەگەڕێ شتانە پاییز خۆشە دوای پاش پاییزەکە تاوەستانەکە دی نەخۆشە بەهارەکە دێ ئەوجا ئینسان دلی خۆش دەبی یعنی پاییز کە تۆتە نێوان دوو ناخۆشیە ئەو جوایان کردووە بازە عالم لە دنیا هەیە جێژنی دەکەن بۆ پاییزە چلی هاوین کە تاواد و بەس نامەگە ئێمە سەیرێکی شاعیرانیشمان بکەی شاعر گەلێکی گەلێ زۆرمانەیە کە شعریان دەربارەی پاییز گوتووە جەماعەتی شعری و جەماعەتی زانستمانێ وەکو ئینسانێکی علمی يعني الشعر وانا زيرق نبو كاتي خوي لا عراق جامعه داخلين دائما لا انشاء وصل ورم دك يعني لا انشاء وانا زيرق نبو بعربي بردوام حزن لبابة علمي كان بوا اري والله باشا بابتي علمي يعني بعلميا بين بالله هالوريني قلا كان سوديك يعني هي يعني او قلا انا كلا بايزه هالدوري سوديك يعني تيما فيرك هالوريني قلا كاني بايز لبير الدنيا او بايز بتماي كوتايبه بەتەمای کۆتایی بێ دەبی خۆت وردە حاضر کە بۆ فەسلی زستانە ینی ئەگەر بڵم لە فەلسفەی پایسی تێگەیشتووی دەڵی چی تێگەشت ئەوم پێ دەڵێ کە هەموو خەم و پەژارێک لە دنیا لە ژیان ڕۆژێک دادێ کۆتایی پێدێ و ئەم چۆنم گەڵایە بەو هەموو جوانیەوە هەڵدەوەرێ ڕۆژێک دادە خەمەکانیش ئاوا کۆتایی ناکەم چونکە گیان دنیا دایمەن هەموو کۆمەلگا لە گۆڕانەوەیە دایمەن ئەوجا دایمەن هەر ئەمینێ خەمەر دەمێنێ خەم هەر ئەمینی کەس ناتوانێت چونکە ئەگەر خەم نەبی ناڕوە ئینسانیەکتر ناوی پێشکەوتن نییە ینی خەم هۆکارە بۆ خەم ڕخنە و مشکلە دایمەن ئەوەنە کە بتوانیت تیشتی غەڵەتە چارەسەر بکی دایمەن حەول دەدەی بە شێوەیەکی علمی چارەسەر بە شێوەیەکی علمی چۆن خەم چارەسەر دەکرێت خەم هەیە دەبینی ئێستا غەمت هەیە لەوانەیە غەمەکەت ئابووری بی ئەمالی بی لەوانەیە کۆمەلایەتی بێ لەوانەیە غەمەکە بەخۆی خەمی خەڵکی دیکە دەخۆی چونگو جۆی لە نظام و قانون ناگرن لە وجدانیان نییە لەوانەیە غەمی دەخۆی ئەتۆ هەندەخۆی بە ئینسانێکی پاک دەبینیاوی کە دزە باش ئەگەر من بپرسم چۆن خەمەکان چارەسەرکەین یعنی ئینسان بەڕای تۆ چۆن خەمەکانی چارەسەر بکەیت چونکە دیتی بەڕای عالەمە بەڕێگای سیستێمی سیاسی چارەسەر نەبێت دەبی بەخۆی لەگەر خۆتە حالیکەی
يعني بعض کەس هەیە دەرێ من نەخۆشن دەچمە لای هینێک هەیە کە ئابە هەیە وەکەوەی غەم دڵتەنگی هەیە ئی پایزان هەیە کە دنیا تاریک دەبی دڵتەنگی بۆ عالم دەبێت عالم لە وڵاتی دیکە دەچن لای یەکی دەرونی بۆ هینەکە بەڵام بە خۆت دەرمانی خۆتی ئەتوانی داهاشی فکر بکەیت ئەم مشکل هەیە ئەم غەمگە ناتوان چارەسەری بکەم ئێدەن با تێپەڕێ یعنی جەماعەتی ما کۆمەلگەی ما نەبەزی کوردی عەربیەکەش وایە نازان غەمەکان تێپەڕن هەر خۆی ئاسی دەکە لە جێکی من پێم وایە پاییز جوانترین وەرزە بۆ هەڵوەرانی خەمەکان تاسەن بەخوای پاییز چنگواگە ناتوانانی بەو غەمەی دلت و بچی زستانەکە خراپترە دەبێ حەول بدەی ئی پایزەکە چارەسەری شتی خۆی کە دا بتوان تەحملی غەمەکانی تازە تابی گەلای پایز کاتێک کە هەردەوەرە ئینسانەکان دایم و سەعات یعنی دڵیان پێ دەکرێتەوە کاتێ دڵی پێ تون دەبێتن ینی پایس ئەوە نییە تو لێ کات ڕای بگری یعنی هەموو کات برێ وەڵای من بە پایزۆ دڵم خۆشە چکە بەخۆی چوار فەسلی هەیە دستانمانێ هاگمانێ پایزمانێ بەهارمانێ هەر کات ئەوەی بە شوێنشی خۆی ئێستاکەم بەخۆم پایز جاروێ پێم وشکە پێم دڵتەنگ دەم جاروێ زۆر دڵخۆشم بە پایزەوە یعنی دڵەکان خۆش دەکاتن بەڕاستی وێنە یادگاری لەگەڵ گەڵاکانی گەڵا هەروەریەکانی پایز هیچ وێنێک تێ لە نێو پایزاکیت هەر بەخۆم لە ناو مۆبایلەکەشم وێنەی پایزمێ ئەو دارانە هەردەوەرێتن یان شێشی جوان بەڕاستی دڵێش دڵ خۆش دەبی لە ناوی گەڵایەکی سەوزی زۆر جوان دەبینی زەرد ئەبێ و سیس ئەبێ ئەمە چیە گەێنێ لای تۆ ئەمە ئەوە دەگەێنێ گەنجێک ڕۆژێک دادێت تەمەنەکەی وردە بەرەو کۆتایی دەچێت و ئاوا سیس ئەبێ تاکیدارێ وەڵا جاعری وامان هەیە ئێستا کە هەر بەخۆشی نازانی ئەو تەمەنەی چۆنی دەڕواتن یعنی کاتێک جاعێرە لە ناوکات تەمەنەکەی ڕۆژتیە و حەس بەخۆشی ناکاتن ینی ئەوش وەکو ئەو گەڵایەوە ئەو گەڵایە چۆن وردە شک دە پووز دەبێتن و دەکەیتەوە حرزە ئیدی هەرەوەی ئینسانەکان لای هاوڕێکەت و دەگەڕێمەوە لای تۆ وەرزی پایسی دەگەێن و بەگشتی چۆن دەڕوانی تە وەرزی تا بە خێرهاتنتان دەکەم بۆ کەناڵەکەتان دەستخۆشتان لە دەکەم بەرنامە جوانە بە بۆنەی وەرزی پایز وەرزێکی زۆر جوانە چۆن بەهار وەرزێکی جوانە بە هەموو سەوزاییەوە وەرزی پایزیش هەمان جوانی هەیە کەژوهەوایەکی گەرم دەگۆڕێ بۆ کەژوهەوایەکی فێنکتر و کاتێک کە دەچێت پارکێک دەبینی گۆڕانکاریەکی زۆر ڕوویدایە لە کەسکاییەوە بۆ زەردایەتی و گەڵایانە گۆڕاوە چریکەی بلبل و دەنجی ئەو شتانە هادیئی پاییزت پێ دەڵێتن و شتێکی زۆر جوانیش زۆربەی شاعیرەکان لەسەر پاییزیان نووسیە شاعیری کورد بە تایبەت زۆر لەسەر پاییزیان نووسیانی شاعیرمان نییە لەسەر پاییز بەڕای تۆ هەر لە دێرین زمانەوە کورد ڕێزێکی تایبەتی لە وەرزی پاییز گرتووە بەڵێ بە تاکیت بە عەدنانکەریم بەرسە پاییزی گۆرانی پاییز و گەڵان ڕێزانەوە هیتی ئەوە گۆرانێکی زۆر میمیشە باشە دەمەوێت پێم بڵێ پاییز چی فێری تۆکە فێری ئەوە دەکاتن کە چۆن ژیان لە کەسکاییەوە چی زۆر لە تۆخمەی توندایەتیتەوە و پێت دەڵێ پاییز کە کاتێک ئەو گەڵایە لەو کەسکاییەی زەر دەبی و دەمری کۆتایی پێدێ و تۆش ئەو تەمەنەی تۆش کۆتاییە بەڵە بینەدان و بیسەرانی خۆشەویست دیارە هەر هاوڵاتیەک بە جۆرێک وەسفی پاییزی بۆ دەکردین و کەسانێک بە مردن و ژیان باسییان دەکرد دیارە جوانترین ڕەئیەکان ئەوانن وە زۆریان جەختیان لەسەرەوە کردەوە پاییزەوەمان پێدەگەێنێک ها ڕۆژێک دادێ ژیانی مرۆڤ هەرچەند جوان بێ هەرچەند خۆش بێ هەرچەند سەوز بێ ڕۆژێک دادێ کۆتایی پێدێت و ئەم ژیانە بەرەو نەمان دەچێت بۆیە ئەوان پێیان وایە لە پاییز فێریەوە دەبین ئێمە خۆمان ئامادەکەین بۆ دنیای حەقیقەت و هاوڵاتیەک باسیەوەی کرد لە پاییزەوە فێر دەبم کە ڕۆژێک دادێ دنیا کۆتایی دێت و لە زیندوو بوونەوەی لە وەرزی بەهاریش ئەو فێر دەبین ڕۆژێک دادێ زیندوو دەکرێنەوە حەق و حساباتمان لەگەڵ دەکرێت و بەشێکی زۆری هاوڵاتیانیش پێیان وابوو پاییز وەکو تەمەنی گەنجی وایە تەمەنی گەنجی چۆن لە تەمەنێکی زۆر جوان و پڕ لە شەوق و شەوقدایە بەڵام ڕۆژێ دادێ سیز دەبێت و زەر دەبێت و کۆتایی پێدێ من هەر ئەم هاوڵاتیانەتان بۆ دەدوێنم بزانین ئاخۆ ئەوان چ پەیامێکیان هەیە لە وەرزی پاییز و پەیامەکانیان چیە و دایان هەوێت لە وەرزی پاییز مرۆڤ چی بکە بەشێک لە پەیامەکانتان بۆ دەگوازمەوە ئێوەش بینەر و بیسەرمان بن و لەگەڵمان بن و ئێمەش لەگەڵتان بەردەوام دەبین
کاتی وەرزی پاییزی هەستێکی چۆنە هەیە وەرزی پاییز لە لای من تایبەتمەندیەکی زۆری هەیە بخۆم پاییزم زۆر خۆش دەوێتن پاییز خۆشە وەرزێکی زۆر زۆر جوانە پاییز لای تۆ چی دەگەێن وەرزی پاییز پڕە لە جوانی کەوتنە پێناو هەستانەوە بەڕێی من پاییز دەبانگەیتە و قەنەعەتەیەکەوە هەموو شتە کۆتایی دێتن کۆتایی مرۆڤاتیش نییە بەڵکو سەر لە نوێ دایک بوونەوەی وەچەکانە و هاتنەوە دنیاە پەیامی تۆ لەم وەرزەیە چییە و دەتەوێت لە ڕێگای ئەم وەرزەوە چی بە هاوڵاتیان بگەێنێ ئاڵێن بە حاڵاتی نیشتمانەکەی خۆم گەنجەکان ئەوەندە خەریکی فەیسبوک و ئەنتەرنێت و کتابەشی بەنرخ و کتابی باشمانێ بخینەوە شتی باش دەبەر بکەن ئاگان لە خوای خۆیان بی لە دینی خۆیان بی لە بەرنامەی ئیسلامێت جوانەی بی ئینسان ئەگەر چەند ورە بەرز بوو چەند گەورە بوو هەموو دنیای لەبەر بدەبی ها ئاگەر تو بەسە و دینە جوانەی ئەو پەیامە ڕاستی بەغا سەلەم ئەو بەرنامە جوانەی کە دانایە بە فکری من هەموو وەرزە ئینسان ئەگەر لەسەر ئەو بەرنامەی دینی ئیسلامە جوانەی نەڕەوە پەیامە جوانەی لە ژیان سەقەت دەبی پاییزیش دەرخەرەوەیە کار هەمومان ڕۆژێک دادێ کۆتاییمان پێ پاییز ئەوەیە هەموو ئینسانەکان ڕۆژێک دادێ کۆتاییان پێدێ بەس ئینسان چەمبی لەو ڕۆژێ دەکاتەوە ئێستا لێرە دانیشتمە چەمبی لەو ڕۆژێ دەکەمەوە ئەمن لەو هاتیمە دنیا و بەرەو چێش دەڕۆم ئەخە ئەو ئینسانەکانەوە زانن هەندێک ومە نەعرض عند فإن له معيشة ضنكا نازان هە بەس قیامەتیان پێ دوورە ئێخوا باس دنیاش دەگە لە معیشەتان لە دنیاش واز دێناینە ئەو زەبیرکردنەوەکان زۆر دەبین لەو گەنجەکان بە تایبەت والله هیوادارم ئەم پاییزە پاییزێکی خێر و خۆشی بێت چۆن ئەم هەڵوەرینی چی بێ ئەم پاییزە لە ژیان نەهامەتەکان بێ هاتنی خۆشیەکان بێت تایبەتی ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە کە بینی ئیساکە هیوادارین ئومێدێک بێتە ئەم خەڵکە خەڵک چاوەڕێی شتی زۆر لەم حکوومەتە هیوادارین بە شێوەیەکی باشتر و جوانتر دەکەون ئینشاڵا بەبەستە گەندەڵی و دزی ئینشاڵا بەهەڵوەرێت و نەمێنە ئینشاڵا نەمێنێ یعنی کوردستان ببینین کوردستان یعنی بەسە تاکە یعنی ماشەڵا بین ئەم جوانیە و ئەمانە با پارێزی لێ بکە یعنی خەڵکە با زیاتر دڵی خۆش بێت وەڵاهی پەیامی من لە پاییزە ئەوەیەکەوە هەموو کەسەکان هەموو ئینسانەکان بە تایبەتی میلەتی کورد یعنی دەرسێک لە پاییز وەرگرن چکە بەڕاستی بڵێ و نەڵێ ینی ئەوەیەکی لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ینی کارەساتێک ڕووی لە میلەتی کورد کردووە ئەویش بەهۆی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە بەهۆی ئەو سایدە نەشیاوانە کە هەیە ینی سیلەی ڕەحم نەماوە دینەکە بە واقعی جێبەجێ ناکرێت هیوادارم هەموو میلەتی کورد چکە ئێمە میلەتێکی موسڵمانین ینی بە پێی نفوسیش بێ لە ساڵ 95 موسڵمانین هیوادارم هەموو میلەتی کورد کاتێکەوە دیمەنی پاییز و گەڵاوەرینی ئیدارەکانە بینێت بێتە دەرزێک و پندێک کەوا وا بکات لە ژیانی ئەم کەسە گۆڕانکاری لە خۆیان بکات بە خۆیان بچێتەوە بۆ ئەوەی پێشەوەی گەڵای تەمەنی ئەویش کۆتایی پێبێت بتوانێت بە سەربەرزی بگەڕێتەوە بۆ لای خۆی گەورە و دەرز و پندێک لە پاییز وەربگرێت هەر ئەگەر هەر خەمێک هەر تاڵیەک لەو ژیانەدا هەبێ بێگومان کۆتایی هەیە ئەو کۆتاییش دەتوانین هەر لە فەرسەفەی پاییزەوە وەری بگرین تۆکو گەنجەیەک چ پەیامێکت هەیە لەم وەرزێ و دەتەوێت لەم وەرزەیە چ پەیامێک بە هاوڵاتیان بگەێنێ وڵاهی لە ڕووی تەندروستیەوە ئاگیان لە خۆ بیتن لەبەرەوەی هەوا گۆڕشێ دەبێتن زوو هەوا دەگۆڕێتن و گەرمی و ساردی دادێتن و ئەو لە ڕووی تەندروستیەوە یعنی وەکو پاییز گەنجەکانی ئەو سەردەمە دەبی دڵخۆش بن نابی دڵگران بن بە پاییز کە پاییز ئەوا لە بەسەدا دێ و دەڕواتن و پشک دەبێ و گەنجەکانیش دەبی دڵیان گەورە بێتن دەبی یعنی دایم و سعات وە نەکەن وەکو پاییز هەروەرێن و بمرن و خامۆش بن چۆن ئەم گەڵای کەس کە مرد بوو بە زەرد و گەڵا ڕێزانی بەسەدات وە بکە ئەو تەمەنەی کە هەیتت بە تەمەنێکی زۆر جوان و ببیتە ئەوەی کە ئەکەل دوا ڕۆژت کە مردنە هەمومان ئەو قۆناغەی دەبی ببینین ئەوەی ببی دەبی بمری وە بکە ئەتوش وەکو گەڵا ڕێزانی پاییز ناوەکی جوانت بۆ خۆ تۆمار بکەیت بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی گوێبیستی بوون هەر یەک لەم هاوڵاتیانە ڕاوسەرنجێکی جیاوازیان هەبوو دەربارەی وەرزی پاییز هەبوو بە نوێبوونەوە ناوی دەبرد و هەبوو بە مردن ناوی دەبرد و هەبووش بەوە ناوی دەبرد کە وەرزێکی تایبەتە لە نێو وەرزەکانی ساڵ یەکێک لە هاوڵاتیانیش هۆشیاری پێداین بەوەی کە ئەم وەرزەیە وەرزی نەخۆشیە و پێویستە
تۆزێک ئاگاداری وەست و تەندروستی خۆمان بین چووکە لەبەرەوەی ئەم وەرزە کەوتۆتە نێوان وەرزێکی گەرم و وەرزێکی سارد کە شوهەوا گۆڕانکاری بەسەردادێ تۆزێک نەخۆشی ڕوو لە زیادبوون دەکات و بەندەژێکێک بوون لۆ کەسانەی کە بەهۆی وەرزی پاییزەوە نەخۆشکەتم بەڵێ دیارە سەرنجە جیاوازەکانم بۆیەوە گواستەوە و ئەوەی گوێبستی بوون ڕاوسەرنجی هاوڵاتیانە لە سەروەرزی پاییز بێگومانێوەش ڕاوسەرنجی جیاوازتان هەیە بەو هیوایی پاییزیەم ساڵتان پڕبێت لە وێنەی جوان جوان و پاییزیەم ساڵ ببێتە هەڵوەرینی خەم و پەژارەکانتان لە سەر ئەم دنیا کاتیە. ئەڵقەیەم جارەی بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردم بۆ هیوای بوومە جێگای ڕەزامەندیەوەی خۆشەویست و تاڵقەیەکی تر و بەرنمەیەکی تر بەوەی خۆشەویست شاد دەمەوە سوپاسی وێنەگرم یونس عەبدوڵڵا دەکەم کە لەم بەرنمەیە ئەزیەتی لەگەڵم کێشە تاڵقەیەکی تر لە شاشەی پەیام بەیەوە شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا بن.